چەند کەس جۆی لە پەندی پێشینان بووە پەندی پێشینان لە قوتابخانە دەڵێن ئەوە پەندی پێشینانە لە ماڵی زۆر باسی دەکەن جۆتان لێ بووە پەندێکی پێشینان پەندێکی پێشینان هەیە دەمەوێت ڕاتان وەربگرم بزانم کامەتان زانیاریتان لەسەر هەیە دەڵێ چەپڵە بەیەک دەست لێ نادرێ سەیریکەن چەپڵە بەیەک دەست لێ نادرێ ئێوەش سەیریکەن چەپڵە بەیەک دەست لێ نادرێ مانای چییە؟ یعنی من ناتوانم بەیەک دەست چەپڵە لێدەم بیری لێ بکەنەوە باشە واتە یعنی ئەگەر کارێک بکرێ دەبێ هەردوو لا کارەکەی بکات یعنی چەپڵە بەیەک دەست لێ دەدرێنە دەبێ هەردوو دەستەکەی بکات و ئەگەر کارش بکرێ دەبێ هەردوو کەس کار باشە دەست خۆش مەبەست ئەوەیە لە ماڵەوە لە قوتابخانە لە هەموو شوێنێک پێویستە خەڵک هاوکاری یەکتر بێ بۆ ئەوەی ها کارەکە بۆ ڕێوە بچێ دەست خۆش بێ بزانین ڕێنماخان چی دەڵێ منیش هەر هەمان ڕای ئەوم هەبوو بۆی منە نابێ چەپڵە بەیەک دەست لێ درێ دەبێ ئەوانیش هاوکاری بامن بۆ منە خەڵکان دەبێ هاوکاریمان ببن ئێمەش ناتوانین چەپڵە بەیەک دەست لێ دەرین بۆی ئەو پێشنیانکراوە کارێک بەتەنیا گەر پێویستمان بە دەوروبەرمان بوو داوای هاوکاریەکەین دەست خۆش بێت هەر هەمان ڕاتەیە دەست خۆش بێت بزانین سرەوشەخان چی دەڵێ ماسە یانی چەپڵە بەیەک دەست لێ نادرێ یانی ئەگەر شتەکە گران بی ئیشەکە بە هەرەوەزی ئاسانە ینی بەیەکەوە بە کۆمەڵ ئیشەکە بکەن دەست خۆش بێر بژی کەواتە وەڵامەکەتان ڕاستە و دیسان چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن ئێستا کاتی پرسیارە قورسەکانە بەڵام پرسیارەکان نابێ نیشانتان بدەم تەنیا دوای سەری نیشانی کامێرەی دەدەم باشە شتێک هەیە کە پێی دەڵێن کوردی پەتی هەندێک وشەمان هەیە لە کوردی پەتی ڕۆژانە کەم بەکاری دێن ڕەنگە شارەزایمان لێ نەبیان بەهۆی ئەوەی کە زمانێکی کوردی خۆمان هەیە کە زۆر بەکارمان هێناوە کە ڕەنگە لە زمانی ترەوە وەرمانگرت بێ و تێکەڵاو بوو بێ بەڵام لە زمانی کوردی پەتی خۆمان وشەی خۆمان هەیە وشەی ڕەسەنی خۆمان هەیە زامن کۆمەڵێک وشەتان لێ دەپرسم بزانم چێ دەزانێ مانای چییە مەسەلە بە کوردی پەتی چی پێ دەڵێن مەسەلە ئەزمانکەکە با لەلاتان بێ بیگۆڕنەوە مەسەلە بابەت بینیت بینیت وەڵام ماسە بە ئەوی تێگەیشتم مەوزوعەکانی تکە بزان ئەو چی دەڵێ سرۆشە منیش بابەت ئێوەش دەڵێن بابەت باشە ها بۆ نمونە دەڵێن مەسەلەیەکەی با باسیکەن ینی بابەتێکەیە با باسیکەین باشان لە کوردی پەتی لە جیاتی بڵێ مەسەلە دەڵێن بابەتێک باشە دەست خۆش